دیارە ئەم داواکاریە لەلایەن حکوومەتی کوردستانەوە داواکرا لە بەغدا کە چیتر عمرەکاران مەناسیکی عمرە نەکرێ بەکارێکی سیاسی فڕۆکەخانەکان بکرێتەوە بەڕووی عمرەکارانە. حکوومەتی بەغا لە سەرەتای ئەم مانگی دووە موافقەتی کرد، بەڵام زۆر تاخیریان کردوە، تقریبا مانگێکە موافقەت کراوە، تازە ئۆکەی کراوە لەسەر سەفەرەکان و ئەمە یەکەم کاروانە و یەکەم گەشتە لە کوردستانەوە کە ڕاستەوخۆ بکرێ بۆ دەرەوەی کوردستان مدەی 5-6 مایان کە لەو کاتەوە کە مەتارەکان داخراوە. سپاس بۆخوای گەورە کە کۆمپانیای پارێزان جوهدێکی گەورەی کرد لەو ناوەندەیە، هەوڵێکی زۆریدا لە ڕێی بەغدا و ئەو شوێنانەوە کە ئاسانکاری بکرێ و زوو ویزەمان وەرگرت و هاوڵاتیان زوو بەڕێ بکەون و گەشتەکان ڕاستەوخۆ زوو بکەونەوە گەڕ ڕاستەوخۆ بۆ وڵاتی سعودیە. هەست بە خۆشیەکە ئینشەڵا دەمێکە ناوم نووسیبی و هەست بۆی کە بچین بۆ عمرە ئینشەڵا، هەستی بە خۆشیێکی زۆرەکەم ئینشەڵا. لە ڕێی فرۆکەخانەی سلێمانەوە هەر ڕاستەوخۆ بۆ جداد ئینشەڵا بەیزنی خوای گەورە.